لە کۆبوونەوەی لووتکەی هاوپەیمانی ناتۆ کە ئەم ساڵ لە تورکیا بەڕێوە چوو، هەندێک لە سەرنجی کامێرا و میدیاکان بەلای ژنەوەرگێڕێکی باڵاپۆشدا ڕاکێشرا کە لە پەنای ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و سەرکردەکانی دیکەی جیهاندا وەستا بوو. ئەم ژنە کە لە لووتکەکانی پێشووی وەک دیداری 2021 نێوان ئەردۆغان و بایدنیشدا هەمان ئەرکی پێس پێردرا بوو. ناوی فاتمە قاوقچیە کە میدیای عەرەبی بە فاتمە ئەبوشەنەب ناوی دەبەن. فاتمە لە ساڵی 1990 لە ئەمریکا لەدایک بووە. باوکی عەلی ئەحمەد ئەبوشەنەب فەڵەستینی ئوردونیە و دایکیشی مەڕوە سەفا قاوقچی ژنە سیاسەتمەدار و ئەکادیمیەکی ناسراوی تورکیایە. ئەم تێکەڵەیە وای کردووە فاتمە ببێتە پردێک لە نێوان چەندین کەلتوردا. فاتمە خوێندنی بەکالۆریۆسی لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی جۆرج مەیسن لە ئەمریکا تەواو کردووە. دواتر لە زانکۆی جۆرجتاون ماستەری لە پەیوەندیەکانی نێوان موسڵمانان و مەسیحیەکان بەدەست هێناوە. پێش ئەوەی بێتە نێو کۆشکی سەرۆکایەتی تورکیاوە وەک شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە چەندین دەستگای گرنگی ئەمریکی وەک کۆنگرێس و سەنتەری وودرۆ ویڵسن کاری کردووە. ئەوەی چیرۆکی فاتمە سەرنجڕاکێشتر دەکات مێژووی خەبات و ئازارەکانی دایکێتی. مەڕوە قاوقچی لە هەڵبژاردنەکانی ساڵی 1999 لە تەمەنی 30 ساڵیدا وەک کاندیدی پارتی فەزیلەت کە پارتێکی باگراوند ئیسلامی بوو، بووە یەکەمین ژنە پەرلەمانتاری باڵاپۆش لە مێژووی پەرلەمانی تورکیادا. بەڵام کاتێک لە 2 ئایاری 1999 ویستی بە حیجابەوە سوێندی یاسایی بخوات، ڕوبەڕووی هێرشێکی توندی ئەلمانیەکان بووەوە. بوڵەند ئەجەوید سەرۆکوەزیرانی ئەو کات بە تووڕەییەوە لە پەرلەماندا ڕایگەیاند ئەمە شوێنی تەحەداکردنی دەوڵەت نییە. بەم جۆرە ڕێگەیان نەدا سوێندی یاسایی بخوات، تەنانەت لە پەرلەمان دەرکرا و دواتر بە پاساوی ئەوەی پێشتر ڕەگەزنامەی ئەمریکی وەرگرتووە، ڕەگەزنامەی تورکیشی لێ سەنرایەوە. مەڕوە ناچار بوو وڵات بەجێ بێڵێت و لە ئەمریکانیش دەجێبێت. لەوێ درێژەی بە خوێندن و کاری ئەکادیمیدا و چەندین پەرتوکیشی لەسەر پرسی حیجاب و دیموکراسی نووسی. دوای نزیکەی 2 دێ لەو ڕووداوە هاوکێشەکان بە تەواوی گۆڕان. لە ساڵی 2013دا قەدەغەی سەر حیجاب لە دامەزراوە حکومەکانی تورکیا هەڵگیرا. لە ساڵی 2015دا ڕەوزە قاوقچی خوشکی مەڕوە و پوری فاتمە وەک پەرلەمانتار هەڵبژێردرا و بە هەمان ئەو حیجابەی خوشکەکەیەوە سوێندی یاسایی خوارد کە وەک گەڕاندنەوەی ڕێز و شکۆ بۆ خانەوادەکەیان لێک درایەوە. دواتر لە ساڵی 2007 حکومەتی تورکیا بە فەرمی ڕەگەزنامەی بۆ مەڕوە قاوقچی گەڕاندەوە و وەک باڵیۆزی تورکیا لە مالیزیا کە گەورەترین وڵاتی ئیسلامی و موسڵمان نشینە دیاری کرد. کچە گەورەکەشی مەریەم کرا بە ڕاوێژکاری سەرۆکایەتی کۆمار. دەرکەوتنی فاتمەی کچی مەڕوە وەک وەرگێڕی تایبەتی سەرۆکۆمار لە لووتکە هەستیارەکانی وەک ناتۆ لە نێویاندا لووتکەی ساڵی 2026 هەڵگیری پەیامێکی سیاسی و کۆمەڵایەتی قوڵە. ئەو کچەی ڕۆژگارێک دایکی لەبەر پۆشینی حیجاب لە دامەزراوەکانی دەوڵەت دەرکرا و لە وڵاتەکەی بێبەش کرا، ئێستا خۆی بە هەمان حیجابەوە لە باڵاترین ئاستی دیبلۆماسی وڵاتەکەیدایە لە تەنیش سەرکردەکانی جیهانەوە دادەنیشێت. ئەم وێنەیە سەرڕای کرانەوە و گۆڕانکاری گەورە لە نێوخۆی تورکیا لەبارەی پرسی ئازادی ئاینی و پێگەی ژنی باڵاپۆش هاوکات سەلمێنەری ئەو ڕاستێشە کە قەدەغەکردن نەیتوانیوە ڕێگر بێت لە بەردەم پێگەیشتنی نەوەیەکی نوێی پسپۆڕ و ئەکادیمی پابەند بە ئاین کە دەتوانن لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا ڕۆڵی گەورە بگێڕن.